باش ما تكي والله بس انا شكي ها باش خربوا كوش اللي يزوني غير ولو كوش تزورني وعلى اساس والله برا هذه بشتويكو بشتوا شوي شري بعمل لك جنبها برا الاسمنتاج وارد انا وزاي شو انا هەر وەک دیارە لە سەرەتای ساڵەوە تاوەکو ئەمڕۆ 258 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە پوش و پاوان تۆمار کراوە بە پێی ئەو خەملاندنەی کە لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران کراوە بە نزیکراوەی نزیکەی 2981 دۆنم لە پوش و پاوان سوتاوە. بەڵێ هەر وەک دیارە کە سنووری جوگرافیای بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران سنوورێکی شاخاوی سەختە. ئێمە لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران لە وەرزی گەرما ڕوبەڕووی ڕووداوی ئاگرکەوتنەوە لە پوش و پاوان و دارستان ئەبینەوە بۆیە زڕوریە لە بۆ بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران کە فڕۆکەیەکی تایبەت بە ئیشوکاری بەرگری شارستانی دابین بکرێ و ئێمە وەکو بەڕێوەبەرایەتیش داوامان لە سەروی خۆمان کردەوە بۆ مەبەستی دابینکردنی فڕۆکەی بەرگری شارستانی. بەڵێ هەر وەک دیارە کە چیای زۆسک گڕی گرتووە هۆکارەکەی تاوەکو ئێستا نەزاندراوە تیمەکانی بەرگری شارستانی بە هاوکاری لەگەڵ پۆلیسی دارستان و هاوڵاتیانی ناوچەکە سەرقا و پێنجەمین ڕۆژە سەرقاڵی کۆنتترۆلکردنی ئەو ئاگرن بەڵام با بڵێن هۆی چیەکەوە ئاگرەکە کۆنتترۆل ناکرێ هەر وەک دیارە کە بوونی پاشماوەی مین و تەقەمەنی کە لە شوێنەکە بوونیان هەیە و زۆر جار و ئێستاش ئەو مینانە هەموو بووینە مەترسی لە بۆ جانی کارمەندانمان لە بەرگری شارستانی و جانی ئەو هاوڵاتیانش کە سەرقالی کۆنتترۆلکردنی ئاگرەکەن و سەختی و ناوچەکە و ئەوەش هەمووی هۆکارە و داوا لە هاوڵاتیانەکەین داوا لە گەشتیارانەکەین کەوا پابەندی ڕێنمایەکانی بەرگری شارستانی بن هەر وەک دیارە کە ئێستا دەبینین وەرزی گەرمایە پاشماوەی ئاگرەکانیان لە دوای خۆیاندا بەجێ نەهێڵن بە تایبەتی گەشتیارە بە ڕێزەکان بەداخەوە ئەوەی بۆتە جێگەی سرنجی ئێمە چالاکوانان و خۆبەخشانی ڕێکخراوار بۆ پاراستنی ژینگە سەرەڕای گۆڕانی کەش و هەوا و نزیک بوونەوەی وەرزی پاییز ئاگرە گەورەکان کە ساڵانە لە کۆتایی مانگی هەشت و مانگی هەشتی هەموو ساڵێک بۆ سەرەتای مانگی نۆی هەموو ساڵێک لە ڕێگای پۆلێک لە خەلکانێکی بێویژدان ئەنجام دەدرێن بە شێوەی دەستی ئەنقەس بە جۆرێکی مەبەزدار هەڵدەستن لە گری دارستان و پاوان و پوش و جەنگەل تەنانەت پاشماوەی خەرمانەوە باغ و باغانەوە دوور و دەست و ڕزگەریەکان ئەویش بە مەمەستی دەستکەوتنی پاشماوەی سووتانی ئەو پاشماوە زۆرانە و ئەو دارودەوانەیە کە لە سەکوی ڕۆداوەکان بەجێ دەمینن هەر بۆیە بە باشی دەزانین لەم ساڵیشدا وەکو پارساڵ ڕێگا بە کەس نەدرێت کەوا پاشماوەی ئەم دارودەوانانە بین لە خوارەوە و سوودیان لێوەربگرێت ئەمەش دەبێت بە وشیاریانەتر ماملە لەگەر بکرێتن بە هەموو لایەک کار بۆ ئاشناکردنی وشیاریەکان بکەین بە تایبەتیش لەو نێوەندەدا میدیا و میدیاکارەکان بەمڕوو لە مەزنە هەڵبستن چونکە بەڕاستی جێگە هەلوەستە و حاڵەتەکانی ئاگری جەنگەلەکان گۆڕاون جەنگەلیەکان گۆڕاون بۆ دیاردە زۆر و زەوەندەکانی ئاگری جەنگەلەکان لە هەموو ساڵێکدا جان بابا خواري قطعا كده بس هم داقنا ما ها وزمعت لسري شكل خواري خلاص كربين دبي ولاد يا ريم ولاد شنو هي زوري عاصي